ئەو کاتتان باش هەواڵێک چەند ڕۆژێکە دوو ڕۆژ زیاترە دزەی کردیە کە پۆست سەر و کۆمار بالمقابل ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان پۆستی پارێزگاری کەرکووک دێڵێ دەداتە بەرەی تورکمانیان خەتی تورکیا. ڕاستی ئەوەش دگەلەوەی لە میدیاکان باس کرایە هاوکات هەم پاڤڵ تاڵەبانی تەکیدی لەوە کردەوە کە سوپاسی سەرۆک ئەردۆغانی کرد کە وەزعەکانی هێورکردەوە هەم مانجی دوو پاڤل ئەڵێن چۆتە لای بەرەی تورکمانی لەگە خالی شوانی هاوکات هەمومان دەزانین یعنی بەرەی تورکیا سوننەکان کە هەلبوسی لە تورکیا نزیکاش یعنی دنیای ئێستا سیاست وایە ئەخس و عەتاءە یعنی تو شتە چی دەدێ شتێک وەردەگری و هاوکات جگە لە بەرەی تورکیا کە ئەوەی تا ئێستا دیارە و خەتەرەکەیە بەرەی ئێرانیش یانە لەو شەڕەی من بەڕاشکاوی ئەوە برێم خەتی سلێمانی یارمەتیشی زۆری ئێرانیدایە لە زانیاری پێدان وە لە هاریکاریکردنی ئێران بۆیە یعنی ئەوە بەرتی لە چی بوو بەڕێزان هەمومان لەگەڵ ئەوەین لووت بەرزی ماڵی بارزانانی تێک بشتێ لووت بەرزی و عینادیەکی منداڵانیان هەیە تا ئێستا مەسعود عومری 79 ساڵە بەس بڕوا کوچ مناڵان جینگزە یعنی عەقڵی سیاسی زۆر زەعیفە ئێڵە دەبی بە زەوقی وی بێگەنە تێکی دەداتن خۆشبەختانە لە عێراق لۆی ناسرێ بەس سەنتەری ما دژایەتی ماڵی بارزانی نییە سەنتەری ما کێشەی کوردە بۆیە سەرۆک کۆمارێک من ئەگەر ڕاست بێت دیارە ئەوە دەبێت سەیری ئیخبار بکەیت لە ڕۆژانی داهاتوو بە دیار دەکەوێت ئەگەر سەرۆک کۆمارێکی کارتۆنی کە بەس دەخلەکەی لە بۆ ماڵی تاالبانیە دەخلەشی اقتصادی گەورەیە بجێ کە ینی ئەوە جەوهەری شەڕەکەیە کە پارتی وێچێتی شەڕی لەسە دەکەن ئەگەنا پۆست سەرۆک کۆماری هەندە واژوو ئەوەیە بودجەکەیە کەم ئەو نزار ئامێدیە بەخۆی کەسێکی لاوازە چکو هەرچەند بەهێزترین کاندیدی کورد تا ئێستا تاالبانی بۆ لە سەرۆک کۆماری و عێراق لەو پەڕێز لاوازیدا بوو کەچی تاالبانی نەیتوانی مەخمور بگەڕێنەوە سە هەولێرێ مەخمور بگەڕێنەوە سەر هەولێرە کە لە نۆتەکان ئەوە بوو بۆیە سنتەری مە کێشەی کووردە ئەگەر یەکێتی پارێزگاری کەرکووک بەرامبەر سەرۆک کۆمارێکی کارتۆنی دۆڕان دبی لە بۆ بودجەکەی خیانەتە بەڕاستی یانی چێشەوە نییە بەس پارتی دووتی بشێتن ئەوە کێشەی مەلەوەیە چ دەستکەوتە چینەتەوەی بەدەستدەنی زانیاری ئەو شتانەش ڕۆژانی داهاتوو بە دیار دەکەوی ئایا یەکێتی ئەو ناپاچەی کردیە یان نە